فلا يمكن أن نقبل بحكومة فاسدة. عمار حەکیم کوڕە گەورەی عەبدولعەزیز حەکیمی سەرۆکی پێشووی ئەنجومەنی باڵای ئیسلامیە، دایکیشی لە بنەماڵەی سەدرا کە یەکێکن لە دیارترین و دەرکەوتووترین بنەماڵە ئاینیەکانی شیعە، هەروەها زاوای محەممەد باقر حەکیمی مامیەتی. بە پیرەگەورەی بنەماڵەی حەکیم ناوی عەلی حەکیمە، پزیشک و حەکیمی تایبەتی شاع عەباسی سەفەوی بووە. لە ساڵی 1624 زاینیدا لەگەڵ شای سەفەویەکان هاتووەتە نەجەف و لەوێ بڕیاری مانەوەی داوە بۆ خزمەتکردنی مەزاری ئیمام عەلی. دواتر منداڵ و نەوەکانی عەلی حەکیم لە حەوزەی ئاینی نەجەف خوێندویانە تا چەندین پیاوی ئاینی و شەرعزانی شیعی ناوداریان تێدا هەڵکەوتووە. سەروەری گەورەیان بنەماڵەیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئایەتوڵڵا موحسین ئەلحەکیم کە لە دوای خۆی 10 کوڕ و 4 کچی بەجێهێشتووە کە دیارترینیان محەممەد باقر حەکیم و عەبدولعەزیز حەکیم بوون لەگەڵ کۆمەڵێک چالاکی تری سیاسی و ئاینی. عەبدولعەزیز بچووکترینی کوڕەکانی بوو، بە مردنیشی هیچ کوڕێکی موحسین ئەلحەکیم لە ژیاندا نەمان کە تا کۆتایی ژیانی لە ساڵی 1970دا مەرجەعی باڵای بێڕکابەری تایەفەی شیعە بوو لە هەموو جیهاندا. عەمار حەکیم تەمەنی 9 ساڵان بوو کە لە ساڵی 1980دا لەگەڵ باوکیدا هەڵهات بۆ ئێران، لە قوتابخانەی تایبەت لە تاران خوێندوێتی و دواتریش کۆلێژی یاسای لە شاری قوم تەواو کردووە. کاتێکیش لە دوای ساڵی 2003 گەڕایەوە عێراق، جیاواز لە زۆربەی هەرە زۆری گەنج و منداڵی بەرپرس و پیاوە ئاینیەکانی شیعەی تاراوگا توانایەکی زۆری پیشاندا لە ئاخاوتن و وتاردان بە زمانێکی عەرەبی پارا و لە کاتێکدا خۆی بە زمانی فارسی خوێندوێتی. ئەوە ژوای کرد زیاتر وەکو ڕێبەرێکی عێراقی و یەکێک لە وەچەکانی ساداتی حەکیم ناوی بدرەوشێتەوە. مامی عەمار محەممەد باقر الحەکیم جگەلەوەی سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی بوو، یەکێک بوو لە ناسراوترین هەڵسوڕاوە ئاینی و سیاسیەکانی شیعەی عێراق. جگەلەوەش جێگەی متمانە و ڕێزی زۆری ئێران بوو، چونکە لە لای خۆیەوە کاری بۆ ئەوە دەکرد ئەزموونی کۆماری ئیسلامی بگوازێتەوە بۆ عێراق و دەیویست ببێتە خومەینیەکی بچووک لە عێراقدا. لە دوای ڕوخانی بەعز لە ساڵی 2003دا محەممەد باقر حەکیم وردە لە کاری حیزبی دوورکەوتەوە بۆ ئەوەی وەکو مەرجەعێکی ئاینی کار بکات و وەجاخی ئایەتوڵڵا موحسین الحەکیمی باوکی ڕووناک بکاتەوە. لەو میانێشدا جێگەی خۆی چۆڵ کرد بۆ عەبدولعەزیز حەکیمی برای، بەوەش بەردی بناغی میراتگری بنەماڵەیی لە سەرکردایەتی ئەم پێکهاتیە سیاسیە شیعەیەدا دانرا. لە کۆتاییەکانی ئابی ساڵی 2003دا محەممەد باقر حەکیم کاپلەی ئایەتوڵڵای هەبوو پاش پێشکەشکردنی وتاری هەینی لە ناو ڕۆزەی حەیدەری ئیمام عەلی و لە کاتی هاتنە دەرەوەیدا لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراوەوە کوژرا. حکوومەتی عێراقیش بەپێی ڕۆژمێری کۆچی ئەو ڕۆژەی وەکو ڕۆژی شەهیدی عێراق ناساند و ساڵانە یادی هەردوو بۆنەکە دەکرێتەوە. سنين تشفي جراحنا انت بيك سنين